سلام علیکم تابانی بەڕێز پرسیارێکی زۆرمان لە بۆ دەربارەوەی دەڵێن مامۆستا چۆن کوردی پۆلی دوازە ئامادەی بخوێنیت. طبعا قوتابیانی بەڕێز وەک خۆتان دەزانن کە کوردی پۆلی دوازە ئامادەی پێک دێ لە سێ بەش ئەویش بیت لە بەشی ڕێزمان هەروەها ڕەوانبێژی لەگەڵ بەشی ئەدەب. قوتابیانی عەزیز سەرەتا لە بەشی ڕێزمانەوە دەست پێ بکەین کە ئایا چۆن لە ڕێزمان دەست بە خوێندنکە یاخود چۆن بیخوێنی بەتایبەت بۆ ڕۆژەکە یاخود لە بۆ خولی دووەم. قوتابیانی عەزیز دەربارەی خوێندنی ڕێزمان تۆ چیەکەیت لە بەشی ڕێزمان کاتێک کە تۆ بابەتێک دەخوێنی بابەتەکە بە تەواتی هەمووی خوێن مەزبوط کرد تێبینەکان هەموو وەرگرت لەگەڵ مامۆستای خۆت بە تەواتی ڕۆیشتی ئەو بابەتەکەت تەواو کرد. لە پاشی کە بابەتەکەت تەواو کرد دێ چیەکەیت لە بەشی پرسیارەکان یاخود لە ڕاهێنانەکان ئەو ڕاهێنانانێک کە هەیە دەربارەی بابەتەکە ڕاهێنانەکان هەر هەمووی شیکار دەکەیت. بۆچی ڕاهێنانەکە شیکار دەکەیت؟ ئەگەر بتوانیت لەسەر کتێب شیکاری بکەیت زۆر باشترە. بۆچی؟ چونکە زۆر جاران ئەو ڕاهێنانانە پرسیارەکانی هاتیتەوە شتێکی کەمی لێگۆڕات سەبوون لە لێر دەبێت ڕەشەبای سلێمانی بەهێز ئەو پرسیارە چەند جارێک لە وزاری هاتۆتەوە باشە بۆیە وا پێویستە کە ڕاهێنانەکان بە خۆت شیکاری بکەیت لە پاشان بەراوردی بکەیت لەگەڵ مەلزمەکە ئینجا دەزانی کە ئایا چت هەڵە یاخود چت هەڵە نییە. لە پاش ئەوەی کە بۆ نمونە ڕاهێنانەکان تەواو کرد دێ چێکەیت طبعاً لە هەموو مەلزمەیەک پرسیارە وزاریەکانی ساڵیان ڕابردوو دانراوە یاخود باڵەژاردن دانراوە سەبوونەوە مەلزمەکەی خۆمە ئەمن لە پاشتر بابەتێک کۆمەڵێک پرسیاری هەڵبژاردن داناوە کە هەم پرسیار وزارەکانی ساڵیان ڕابردووە تایبەتە بۆ بابەتی سەبوون ئەوە بابەتی ئەرچی بزوێنی کورتە لە ڕێزمانی کوردیدا لێردا ئەو پرسیارانەی کە فکرینەوە یاخود ساڵیان پێشتر لە وزاری هاتوونەوە بە شێوەی هەڵبژاردندا ناو یاخود پرسیارەکانی ناو کتێبم کردوتە هەڵبژاردن بۆ شێودەی دانە بەدانی پرسیارەکان شیکار دەکەیت و ئاستەکەی خۆت دەتوانی هەڵبسەنجێنی. ئەوە دەربارەی خوێندنی بەشی ڕێزمان. دەربارەی خوێندنی بەشی ئەدەب قوتابیانی عەزیز ئەدەبەکەی چۆن خوێنیت؟ ئێستا بۆ نمونە ئەمە ڕێڕەی و شعری کوردی دەکرێتە سێ قۆناغ باشە دەکرێتە چەند قۆناغ دەکرێت سێ قۆناغ. ئەو سێ قۆناغەت چێکەیتەوە ئەو ئەگەر منبەستی لەبەرکردن بێت دێیت بۆ نمونە ئەو لاپەڕێمان هەیە ئەو لاپەڕەیە بە تەواوەتی ئەخوێنیت پاشە کە بە تەواوەتی خوێندت دێیت ئەیفۆڕێک دەهێنیت یاخود دەفتەرێک دەهێنیت ئەوەی کە خوێندوتە نەقلی سەر ئەیفۆڕەکەی دەکەیت پاشان ئەیفۆڕەکە دەهێنیت لەگەڵ مەلزمەکە یاخود لەگەڵ کتێبەکە دایدەنێت اینجا بەراوردیشان دەکەی بزانی ئایا لە ئەیفۆڕەکەت شتێک لەبیر چووە لە چەند دەرکەم و کورتی هەیە یاخود شتێکت زیاد نووسیوە لەو کاتیدا ئەتوو بەراورد دەکەی لە پاش بەراوردەکە ئاسەکەی خۆت دەزانگزای ئایا ئەو لاپەڕێت مەزبوط کردووە یاخودنا. بەو شێوەیە هەموو لاپەڕەکانی ئەدەب بەم شێوەیە دەتوانی لەبەر بکەیت. ئەوە لە بۆ حاڵتە کە ئەگەر بتێوە لەبەری بکەیت لە بۆ حاڵتش ئەگەر بتەوێ تێی بگەی طبعا زۆر زەحمەتیشە بەڵام دەتوانانی تۆزێک هەڵدە ئەگەر کەسێک بوون نەفکری باش بێتن باشە بوونە لە قۆناغی یەکەم 1939 تا 1950 دەڵێ هەست و نستی کوردایەتی تەواوی قۆناغەکەی داژی کردو بۆن لە شێری هێمن مکریانیدا ئەم بابەتە دیارە ئەوەی دەکەی خاڵێک لەسەر ئەیفۆر دەنووسی پاشان خاڵەکانی دیکەش بە هەمان شێوە لەسەر ئەیفۆرەکە دەینووسی و دەبێتە تایبەتمەندەکانی ئەو قۆناغە پاشان شاعیرەکان چێنەکە لەو قۆناغە هەبووە گرنگترینش لەو قۆناغەکە ڕوویدایە چ بووە ڕوخسار بە خۆت ناوڕۆک بووە ئیتر هەمووی دیاری دەکەیت بەو شێوەیە دەتوانین ئەدەبەکە کۆنتڕۆڵ بکەیت. ئەوە دەربارەی بەشی دووەمی کتێبی کوردی کە ئەش بتی بلە بەشی ئەدەب و دەربارەی بەشی ڕەوانبێژیش قوتابیانی عەزیز لە بەشی ڕەوانبێژی چی دەکەیت دێیت پێناسەکان بە جوانی دەخوێنیت پێناسەکان زۆر بەوردی بە جوانی دەخوێنیت پاشان بۆ دێتە سەر بابەتی ڕەگەزدۆزی دیاری دەکەم ئایا پێناسی ڕەگەزدۆزی چیە ئایا ڕەگەزدۆزی چۆن بناسمەوە ئایا پاشان کە ناسیمەوە ڕەگەزدۆزی دەکرێتە چەند زۆر کە جۆرەکەم دیاری کرد ئەو پێناسی جۆرەکان چیە بەو شێوەیە ڕەوانبێژەکە دەخوێنێت قوتابیانی عەزیز کە ڕەوانبێژەکە بەو شێوەیە خوێن ئەو زەدەیت ڕاهێنانەکانی بابەتی ڕەوانبێژی شیکار دەکەیت ڕوون دەکەیت و ئایا چ بابەتێک لەو بوون و دیێڕە هەنراوێدا هەیە چکە قوتابیانی عەزیز جاری وا هەیە لە ڕاهێنانەکان بە تایبەتی نمونەی وای تێدایە کە لەوانەیە دوو سێ بابەتی ڕەوانبێژیدا لەوانەیە لێکچواندنی تێدا لەوانەیە تێڵکێشیدا لەوانەیە ڕەگەزدۆزیشی تێدا بێت بۆیە زۆرینەی ساڵەکان پرسیارەکان لە شعرەکان یاخود لە هەنراوەکانی بەشی ڕاهێنان هاتۆتەوە ئەم قسەی بەواتای ئەوە نایە کە تو بچی تەنها شعرەکانی بەشی ڕاهێنانەکان بخوێنی شعرەکانی بەشی شەحیاتەکەی وەلانی نەخێت هەردووشی دەخوێنی باشە بەڵام دەڵم زیاتر گرنگی بەوانە بدە پاشوی کە ڕاهێنانەکانت تەواو قوتابیانی عەزیز دێیت ئەو پرسیارە هەڵبژاردنانێک کە لە مەلزمەکەتدا هەیە دێیت شیکاریان دەکەیت دەزانی کە ئایا لە چێنەر چێشت هەیە لە چێنەر چێشت نییە بۆ شێوەیە ڕەوانبێژیەکە دەخوێنیت و لە پاش ئەوەی کە ئێرەت تەواو بێت دێیتە سەر بەشی پرسیار وزارەکان بۆ بەشی پرسیار وزارەکان یاخود ناو مەلزمەکە هەیە
یانش ئەوتە بە ڕسم لەناو مۆبایلەکەتدا هەیە. دێ پێنج پرسیاری کۆتایی ئەسیلەی ساڵانی ڕابردووشی کار دەکەی باشە، پرسیاری 46 47 48 49 هەروە پرسیاری 50. ئەو پێنج پرسیارە بریتە لە پێنج پرسیارەکەی ڕامبێژی دێ تەماشا دەکەی بزانێت فکرەکان چنە، ئایا چ فکرێک هاتووەتەوە، چ فکرێک لە مێشی خۆدا هێلوانەی بێتەوە نەهاتووەتەوە پێشتر، ئەوانە هەموو لە خۆ لێگە دێ و دەیاننووسیت و هەروەها ئیشیان لەسەر دەکەی تاوەکو بە تەواتی مەزبوطی لە ڕامبێژەکەی. ئەوە هەر سێ بابەتی یاخود هەر سێ بەشی کوردی پۆلی 12 بەم شێوەیە دەخوێنیت. قوتابیانی عەزیز، باشەوەی کە بڵێن هەر سێ بەشەکەت تەواو کرد، بوو نمونە تۆ دووست بە ئیمتحانی کوردیت هەیە باشە، دێ چ دەکەی؟ دێ ئەسیلەی پرسیاری وزاریەکانی ساڵانی ڕابردوو باشە، بە تایبەت هیچ ساڵی پار یاخود ساڵی پێران، و ئەگەر پێت کرا زیاتر تەرکیز بەسەر ئەسلەی ساڵانی 2020 تاوکو ساڵانی باشترێ باشە، 2021 22 23 إلى آخره. بەم شێوەیە کە ئەسلەی وزارەکان شکار دەکەی، فکرەکان وەردەگریت، دەزانیت چ فکرێک لە وزاری دێتەوە، ئایا شێوازی ڕاگەان چ پرسیارێکی لێ دێتەوە، ئایا ئەرشی جێناوەرکاوەکەم زۆر فرشی لێ دێتەوە، فرەکان دەزانێت کە فرەکان دەزانی ئیدی هێریدی بەخۆت شارەزا دەوێت لە فرەکان و لە ئیمتحانەکەی ئەو هەڵانێک کە بوون قوتابیانی دیکە ئەنجامیاندا تو ئەو هەڵانە دووبارە ناکەیتەوە. ئینشاڵڵا سودی تاوتان لە ڤیدیۆیەکە بینیوە. بیرتانە قوتابیانی عەزیز، ئەنە لە یوتیوبەکەی خۆم یوتیوبی مامۆستا ئیسماعیل سەباح دەتوان بینەری سەرجەم بابەتەکانی کوردی پۆلی 12 ئامادەی پۆلەکانی دیکەش من هەروەها بە بەشی ڕێزمان و هەروەها ئەدەب و بە بەشی ڕامبێژیشەوە ئینشاڵڵا سەرجەم پرسیار وزارەکانیشی کار دەکەین. ئینشاڵڵا سودی تاوتان لە ڤیدیۆکان بینیوە. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.